لە چوارچێوەی ئەو چاکسازیانەی کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنی دابوو بۆ ئەنجامدانی چاکسازی و بنبڕکردنی گەندەڵی لە دامودەزگاکانی دەوڵەتدا، عەبادی بڕیاریدا بە پشتبەستن بە مادەی 78 دەستوری عێراق پۆستی جێگرەکانی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیران هەڵبۆشێنرێتەوە و دەرماڵەی تایبەتی هەرسێ سەرۆکایەتیەکە و خانەنشینی پلە تایبەتەکان ببڕدرێت. لای خۆشەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئامادەبوونی 31 وەزیر و بە کۆی دەنگ بڕیارەکانی حەیدەر عەبادی پەسەند کرد. بڕیارەکانی عەبادی دوای ئەنجامدانی زنجیرەیەک لە خۆپیشاندان لە شاری بەغدا و چەند پارێزگایەکی تری عێراق دێت کە گەورەترینیان خۆپیشاندانەکانی هەینی ڕابردوو بوو. تیایدا هاوڵاتیانی بەغدا ناڕەزاییان بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری و تەشەنەکردنی گەندەڵی لە دامودەستگاکانی دەوڵەتدا پیشاندا و مۆڵەتیان بۆ چەند ڕۆژێکدایە حکوومەت تا داواکاریەکانیان جێبەجێ بکات. لە کاردانەوەی ئەو بڕیارانەشدا سەلیم جیبوری سەرۆک پەرلەمانی عێراق پشگیری لە هەنگاو و بڕیارەکانی عەبادی کرد باڵۆشاندنەوەی دەست بەجێی پۆستەکانی جێگرەکانی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیران و بڕینی دەرماڵی تایبەتی پلەباڵاکان و کەمکردنەوەی ژمارەی پاسەوانی بەرپرسانی دەوڵەت تا دەگاتە ئاستی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان و هاوپلەکانیان. بەمەرجێک بڕیارەکان لە چوارچێوەی دەستور دابێت. هاوکات ئوسامە نجێفی جێگری سەرۆک کۆماری عێراق ڕەزامەندی لەسەر دوورخستنەوەی لە پۆستەکەی نیشاندا و داواشی لە پەرلەمانتار و وەزیرەکانی کوتلەکەی کرد پشگیری لە بڕیارەکانی عەبادی بکەن. نووری مالکی جێگری سەرۆک کۆماری عێراق کە بەپێی بڕیارەکەی عەبادی لە پۆستەکەی دوور دەخرێتەوە ڕایگەیاند پشگیری لە چاکسازیەکانی سەرۆکوەزیران دەکات لە پرۆسەی سیاسیدا. ومن يقول له عليه انه غير شجاع متوهم. بەها ئاعرەجی جێگری سەرۆکوەزیرانی عێراقیش لە بەیاننامەیەکدا دەستخۆشی لە بڕیارەکانی حەیدەر عەبادی کرد بە جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران و تاکیدی کردەوە یەکەم کەس دەبێت دەنگ لەسەر بڕیارەکان دەدات. لای خۆشیەوە موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر داوای لە ئەندامانی لیستی ئەحرار کرد لە ئەنجومەنی وەزیراندا بڕیارەکانی عەبادی پەسەند بکەن و دەستەی سیاسی ڕەوتی سەدریش هیوای خواست چاکسازیەکان کاریگەریان هەبێت. لای خۆشیەوە تارق حەرب پسپۆری یاسایی عێراقی ڕایگەیاند بڕیارەکانی عەبادی پێویست بە هەموارکردنەوەی یاسایی و دەستوری ناکات جگە لە بڕیاری لابردنی جێگرەکانی سەرۆک کۆمار کە بە پێی یاسای 1 ساڵی 2011 پێویستە خودی سەرۆک کۆمار بڕیاری لەسەر بدات. لەلایەکی ترەوە عەلی ئەدیب سەرۆکی کوتلەی دەوڵەتی یاسا لە پەرلەمانی عێراق تەکیدی کردەوە ڕێنماییەکانی مەرجەعیەتی باڵا دەبێت لەلایەن حکوومەتەوە بە هەند وەربژیرێن و جێبەجێ بکرێن چونکە زامنی ئەو چاکسازیانن کە میلەت چاوەڕێ دەکەن. هاوکات حەسەن یاسری سەرۆکی دەستەی نەزاهی عێراقی پێداگیری کرد کە دەستەکەیان دەستەوەستان نابێت لە ڕاوەدونانی گەندەڵکاران و ڕیشەکێشکردنیان. مؤسسات الدولة كافة. پێشتریش محەممەد مەهدی بەیاتی وەزیری مافەکانی مرۆڤ داوای لە حکوومەتی بەغدا کردبوو بە خێرایی داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکات و پارێزگاریش لە دەستکەوتە دیموکراسیەکان بکات کە بە هەوڵ و ماندووبوون و قوربانیدانی گەل بەدی هاتوون. أكثر جرأة وشجاعة في خطواته الإصلاحية. عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق لە وتاری هەینی ڕابردوودا داوای بەرەنگاربوونەوەی گەندەڵی و گەندەڵکارانی کردو داواشی لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کرد ڕێوشێنی تند بۆ چاکسازی بگرێتە بەر و ناوی ئەوانش ئاشکرا بکات کە ڕێگری لە پرۆسەی چاکسازی دەکەن. کاروان شێخ موحسین NRT